ناوی چاکسازیەوە لە دژی خەڵکی فەقیر و هەژار زۆر بەڕوونی و بە ئاشکرایی لێرەوە باسێکن ئەوەی لە ناو قاعەی پەرلەمانە ڕوویدا بریتی بوو لە بڕینی پارە پچڕینی پارە بۆ گیرفانی بەرپرس و پلە باڵاکان لەسەر حسابی گیرفانی فەقیر و هەژار بە بەڵگەی ئەوەی کە پەرلەمانتار و وەزیر و پلە باڵا و سەرۆک وەزیر و جێگر و ئەم خواپیاوانە هەر هەمویان بە 4 ملیۆن و 100,000 کەمترین موچە خانە نشینەکرێن. بەڵام خەڵکی فەقیر و هەژار ئێمە پێشنیازمان کرد کەمترین موچە 500,000 دینار بێلانی کەم ئەو بڕگەی تیا جێگیر نەکرا. ئەمە خۆی لە خۆیان معنای وایە زامنی گیرفانی پلە باڵەکان کراوە بەڵام زامنی گیرفانی خەڵکی فەقیر و هەژار نەکراوە ئەلەم پرۆژەیە کە ناویان ناوە چاکسازی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە داوامان کرد ئەسڵەن پلە باڵا خانەنشین نەکرێ هەر کەسێک وەزیر و پەرلەمانتار و پلە باڵا بە مدیر عام و مستەشار و ئەوانەوە دوای تەوابوونی 4 ساڵەکەی بگەڕێتەوە سەر وەزیفەکەی پێشووی هەر وەزیفەیەکی هەبێ. بەڵام لێرە لەم یاسایە جێگیر کرا کە وەزیر و پەرلەمانتار و پلە باڵا و مستەشار و ئەوانە هەمویان بە لانی کەم 4 ملیۆن و 100,000 دینار خانەنشین بکرێن. کە ئێمە دژی وەستاین و لەسەر ئەم نوقتەیە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لەگەڵ هاوڕێکانم پێکەوە هەڵوێستمان وەرگرت. خاڵی سێیەم کە زۆر بەلامانەوە گرنگ بوو بابەتی پاشەکەوتی موچە. ئێمە داوامان کرد کە لەم یاسایەیە پاشەکەوتی موچەخۆران و خانەنشینان زامن بکرێ بەوەی کە حسابێکی بانقیان بۆ بکرێتەوە سەرجەم ئەو شایستە دارایانەی کە بەناوی پاشەکەوتی موچەوە حکوومەت لە کابینەی پێشوە گیرفانی موچەخۆران و خانەنشینانی بڕی بوو بۆیان بخرێتە سەر حسابەکە بەشێکی خزمەتگوزاری لێ دەفع بکەن بەشەکەی تریشی بە شێوەی قیس مانگانە بە ماوەی 2 ساڵ 24 مانگ لەگەڵ معاشەکەیانە بۆیان بگێڕێتەوە. ئەوەش جێگیر نەکرا کەواتە ئەوەی جێگیر کرا هەر زۆر بەڕوونی بۆ جەنابتانی باسەکەم. پەرلەمانتار و وەزیر بە 4 ملیۆن و 100,000 دینار خانەنشین نەکرێ. هەر پەرلەمانتارێک ئەگەر 50 ساڵ تەمەنی مابێت لە ماوەی ئەو 50 ساڵە نزیکەی 2 ملیۆن و نیو دۆلار وەرەگرێت لە حکوومەت. کەواتە 111 پەرلەمانتار نزیکەی 300 ملیۆن دۆلار لە حکوومەت هەرێمی کوردستان وەرەگرن بۆ 1 ساڵ. ئەمە بۆ 1 خول معنای وایە بودجەیەکی زەبەلاح لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زامن کراوە بۆ گیرفانی پلە باڵەکان. بەڵام بۆ هەژارەکان هیچ کامانە 4 ملیۆن وەردەگرن و کامانە وەزیر پەرلەمانتار ڕاوێژکار ئەوانە بەپێی ئەو یاسایی کە کراوە بەپێی تەمەن و هەندێک گوردەکاری و ئینیتیا کراوە بەداخەوە نەخێرەوە پێێتە ئەو سەتا بانزەیە ئەوەیە کە بێجگە لە بڕوانامە و ساڵانی خزمەتوانە دوای بڕۆ حسابی کە هیچ پەرلەمانتارێ موچەکەی لە خانەنشینەکەی لە 4 ملیۆن کەمتر نابێ بە دەگمەن ئەویش کە تەمەنی گەشتە 45 ساڵ ئەویش بۆ یەکەن بە 4 ملیۆن واتە هەرچی پەرلەمانتار لەم خولا هەبێ بیەوێ خۆی خانەنشین کات 4 ملیۆن و 100,000 دینار وەرەگرێ بەپێی ئەم یاسایی کە دانراوە. ئەگەر ئێستا وەری نەگرێت کە تەمەنی بوو بە ئێستا 3 ملیۆن و نیو وەرەگرێت کە تەمەنی بوو بە 45 ساڵ 4 ملیۆنەکەی بە کاشێنێ. ئەمە بەڕاستی ناعەدالەتیە. ئەم پرۆژەیە ناعەدالەتی ئەچەسپێنێت. ئێمە داوامان کرد وەکو 4 ملیۆن بۆ خۆتانە بڕنەوە 500,000 دینار بۆ خەڵکی فەقیر و هەژار ببڕنەوە. ئەمەمان لە ناو قاعەی پەرلەمانە لەگەڵ هاوڕێیانم ئەم وێنەیە کە تازەترین وێنەیە بەرزمان کردەوە لە ناو قاعەی پەرلەمانە کە پەخشی ڕاستە و خۆیان بڕی ئەم وێنەیەمان بەرز کردەوە وتمان تکایە چاوتان لەم گەنجانەوە بێ کە ڕۆژانە ئەبنە قوربانی گەنجی ئەم وڵاتن ڕۆژانە ئەبنە قوربانی لە ئاوی ئیجە لە ڕێی خارجا لە بەرەوەی ئەمەلیان بە وڵاتە نەماوە لە پای ئەو هەموو نەعەدالەتی و گەندەڵەیەکە لە وڵاتە هەیە بەداخەوە هیچ کام لەو نقطە نەچۆسە لە بەرەوەکو فراکسیۆنی نەوەی نوێ هەڵوێستمان وەرگرت و پێمان شەرم بوو لە دانیشتێکی ئاوایە دانیشین کە ناعەدالەتی تایە بەرپاکرێت. 1000 فۆڕم بێنن ئێستا لە بەرچاوی ڕاگەیاندنەکان پڕێکەینەوە بۆ ڕەتکردنەوەی خانەنشینی خۆمان و هاوڕێکانم هەمومان سوورین لەسەر قسەی خۆمان دەستان خۆش.